خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پارۆڕامایان شەوتان پێشکەش ئەکەین. هێزە ئیسلامیەکان کە لە هەرێمی کوردستاندا ڕۆڵێکی دیار و کاریگەریان هەبووە. کۆمەڵێک سەرکردەی دیاری هێزە ئیسلامیەکان لە ڕابردوودا هەم لە خەباتی سیاسیدا و هەم لە خەباتی چەکداریدا ڕۆڵیان هەبووە. یەکێک لەوانە مامۆستا ئەحسان شێخ عەلی عەبدولعەزیزە کە یەکێکن لەو بنەماڵانەی کە ڕابەرایەتی بزوتنەوەی ئیسلامی کوردستانیان کردووە. ساڵانێک بزوتنەوەی ئیسلامی ئەگەر هێزی ژمارە دویان هێز ژمارە سێ بووە، لانیکەم لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچەکەی هێزی ژمارە دوو بووە. بەڵام ئێستا کاریگەریە و هێزە کەم بۆتەوە و خودی مامۆستا کۆمەڵێک بۆ چوونی تایبەت و جیاوازی پرسیاری لێ دەکەین دەربارەی دۆخی هەرێمی کوردستان، پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکان، پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا، هەرێمی کوردستان چۆن بتوانێت لەگەڵ ململانەکانی ناوچەکەدا خۆی بگونجێنێت. هەمووانە ئەم شەو تەوەری پانۆراما ئەبێت بە میوانداری بەڕێز مامۆستا ئەحسان شێخ عەلی عەبدولعەزیز سەرکردەی بزوتنەوەی ئیسلامی. بەخێر بێ مامۆستا. سوپاس بۆ قبوڵکردنی ئەو دیدارە. سەرەتامەوێ بۆ چوونی بەڕێزت بزانم لەسەر دۆخی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکان. دیدی ئێوە لەسەر ئەمە چییە؟ بسم الله الرحمن الرحیم. پێشەکی لە ڕێی جەنابتانەوە پیرۆزبایی مانگی ڕەمەزان هاتنی مانگی ڕەمەزانەکەین لە هەموو مسلمانان بە تایبەتی مسلمانانی کوردستان. خوای گەورەش ئەم مانگە ئینشاءالله بکات و ڕەحمەت برێژێ بەسەر میلەتەکەمانە ئینشاءالله. طبعا دۆخی کوردستان ئەوەی کە ئێستاکی هەیە تەراکمی مع الأسف ئەنجامی ئەو وەزعەیە کە لە دوای ئاخر ئینتیخابات لە کوردستان ڕوویدا. ئێمە ئەو تەجروبەی کە لە کوردستانە هەبووە لە ساڵی 92 ئەبووە ئێستاکیە زۆر هەم لایەنەکان تەبایی و برایەتێکی زیاتر لە بینیانە هەبوایە و هەم دام و دەستگاکان زیاتر بە موسەسات بکرایە. بەڵام بەداخەوە ئێمە لەبەر ئەو بۆچوونە تەسکە حیزبایەتیە کارێکی وای کردووە ئێمە زیاتر بەرەو دواوە گەڕاوینەتەوە. ئێستاکی حالیەن دۆخی لایەنە سیاسیەکان و تەبایی لایەنە سیاسیەکان کارێکی وای کردووە نیگەرانیەکی زۆر لە ناو هەرێمی کوردستانە بەو هەموو مەشاکیلە ئیقتیسادیەشەوە. بەڵام تەماشاکەی ئەو تەبایی و برایەتیە لە ناو هێزە سیاسیەکانی شانیە و کارێکی وای کردووە تقریبەن خەڵکی زۆر نیگەرانن لە وەزعیکە هەیە. طبعا ئەمەش بە دەرەجەی یەکەم ئەو حیزبانەی کە ئێستاکێ حکومەتیان بەدەستەوەی و پەرلەمانیان بەدەستەوەی بە دەرەجەی یەکەم بەرپرسیارن و لەناو ئەوانش بە دەرەجەی یەکەم بەرپرسیارتر پارتی دیموکراتی کوردستانە بە تەبیعەتی حال لەبەرەوەیکەوە سەرۆکی هەرێم و سەرۆکی وەزیران و زۆربەی ئەو جومگانە و حتا پەرلەمانیش تا حدێکی زۆر سەیتەرەی کامیلی ئەوانی بەسەرەوەی. لەبەرەوە یعنی بڕی زۆری ئەو مەشاکیلانەیە کە ئێستاکی هەیە ڕووی لەوانە. دوای ئەویش تەبعاً ڕووی لەو هێزانەیە کە بەشدارن لەو حکومەتە لەم کابینەیە بە تایبەتی و ئەتوانم نەک هەرڕای من ڕای زۆربینی خەڵکیشە کە ئەم کابینەیە ئەتوانم بڵێم لە هەموو کابینەکانی تر خەڵک نیگەرانی زیاتر لێ هەیە و بە نەزەری ئێمە زۆر پێویستەکەوە کە چاکسازیەکی جدی بکرێت و کارێ بکرێت کە ئەو خەڵکە دڵخۆش بکرێتەوە جارێکی تر. بەڕاستی لە بەرەو خەڵک حالیان زۆر نیگەرانە. بەڵێ مامۆستا دیارترین کێشەکان لە دیدی ئێوە کامانن؟ مەسەلەن کێشە سیاسیەکان، کێشەکانی پەیوەند بە ژیان و ژیاری خەڵک، پەیوەند بە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان کامیان مەسەلەن لەگەر پۆلێ بەندیەک لای ئێوە هەبێت؟ بەڕێی ئێمە طبعا کوردستان لە چەند ساڵی پێشووترە بە چەند قۆناغێک تێپەڕی. چەند مەشاکی لە کاتە پێشەوە هەر لە مۆزوعی پێش ڕیفێراندۆم و دوای ڕیفێراندۆم و وەزعی ناوچەکە و ئەمانە بە نەزەری ئێمە طبعا ئەو شێوەیەی کە نەتیجەی ئینتیخاباتەکە ڕوویدا بە هەموو هێز و لایەنەکانیش ئەزاننکەوە بەداخەوە تەزویرێکی زۆر کرا و نەتیجەی ئەو تەزویرە حتا زۆر لە لایەنەکان ئامادە نەبوون تا چەند هەفتەیەکی دان بنێن من نەتیجەکەیە. بەڵام ئەو نەتیجەی کە دوینیمان و بەو شێوەیە کە قۆرخی دەسەڵاتەکان کرا ئەمڕۆی سازاندووە. لە عینی کاتە بۆ قۆناغانەی کە ڕۆشتین بە نەزەری من هێنانی ئەو بڵین سەرۆکوەزیرانی تازە کاتەکەی تەوقیتێکی مناسب نەبوو لەبەر چەند هۆیەک. یەکەم لە کوردستانە بەهۆی ئەو کێشانەی کە ڕوویدا لە کاتی ڕیفراندۆمەوە هەتا ئێمە گەشتین بە حاڵەتی دوای ڕیفراندۆم و ئەوەی کە زۆربەی خاکی کوردستان لە دەستدرا
پێویست بەوە ئەکراکەوە تۆ جارێکی تر برینەکانی خەڵکی کوردستان و ئەو برینە سیاسیانەی کە هەبوون ساڕێژ بکرێن بەڵام ئەقڵیەتی تاکە حیزبی و ئەقڵیەتی حیزبێکی بەرتەسکی ینی دوایەوە سیاست بەڕاستی بە ڕق و کینە ناکرێت ئەبوایە ینی من بە نەزەری ئێمە حتا بوونی نێچیڤان بەرزانی لەوانەیە باشتر بواە لەو حاڵەتە هەتا ئەوەنەی دۆخەکە لەوانەیە گونجاوترە بوو لەبەرەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکانی ترا ئەیتوانی زیاتر گفتوگۆ و زیاتر ئەو کارانە بکە بەڵام بەداخەوە سەرۆک وەزیرانی ئێستاکێ من پێشتری ژوتومە کە ماوەیەکی زۆر مەسئولی دەستگایەکی ئەمنی بووە لە هەموو ئەو فترە زەمەنیە زۆرەی کە مەسئولی ئەو دەستگا ئەمنیە بووە نەتوانراوە ئەو دەستگا یەک بخرێ لەبەرەوە کە تۆ ینی نەتوانی دەستگایەکە بخەی زۆر زۆر زەحمەتە بتوانی دوای ئەو هەموو ناڕەحەتیە و ئەو هەموو تراکوماتانەی کە ڕوویدا بتوانی کوردستان یەکخی لەبەرەوە تەوقیتەکەی لەوانەیە ئەو برابەڕێزە توانایی باشی هەبێ بەڵام تەوقیتەکەی بە نەزەری ئێمە تەوقیتێکی باش نەبوو لەبەرەوە هەر لە دوای ئەوەوە تەماشاکەی زۆنەکان زیاتر بڵین جیابوونەوەی بەخۆیەوە بینی وەزعی سیاسی کوردستان لەو ڕۆوە بۆ نمونە زۆر زۆر بەرەو شێوەیەکی لە جاران خراپتر ڕۆی نەک لە جاران باشتر و بە نەزەری ئێمەش چاکسازی ینی قسە هیچ نییە ئێمە کە خەڵک ئەیکا زۆر جار ینی لە کوردستانە گوێمان لێ بۆ هەمووی چاکسازی و لوجنەدانان و ئێمە وەختی خۆی لە زمانی معارەزامانەوە گەر هەچ کارێتەوێ ئێهمالی کەی لوژنەیەکی بۆ دانێ لوژنەیەکی بۆ پێک بێنە جا ئەمەش لوجنەدانان ئەمە لوجنەدانانی ناوێ بەڕاستی ئەنیسا ئێمە لە کوردستانە مع الأسف یعنی تا ئێستا کێش يعني ئێمە بین تەماشا بکەین پێغەمبەری سەرورمان صلی الله علیه وسلم کە تعریفی مجتمعی جاهلیەکە ناڵێت ئەو مجتمعە کەمپیوتەر و لاپتۆپ و ئەمانیان نییە ئەڵێ بە یەک تعبیری جوان تعبیریەکات کە ئەڵێ ئیدا سرق فيهم الشريف تركوه وإذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحد ئەڵێ ئەگەر کابرایەکی زەعیف دزیەکی کرد ئەوە هەرچی قانون بەسەریا تەطبیقەکرێ بەڵام ئەگەر کابرایەکی شەریف و ناودار دزی کرد ئەوە ئەڕوات و هیچ شتێک نییە بیزادی سە لە کوردستانەوە ئێمە هەمومان بینیمان کابرایەکی فەقیر مع الأسف لە منطقەی گەرمیانە لەسەر قوتووە شیرێک چەند ساڵێک زیندانیان کرد بەڵام تەماشاکەی بە ملیارات هەموو کەسێکی شەزانێ پارەی ئەم وڵاتە دیار نییە ئەبرێتە دەرەوە تا ئیستا نەمان بینی یەک مەسئول لەسەرمە محاکمە بکرێ یا یەک مەسئول بگیرێ لەبەرەوە بەڕاستی ئەمە گرفتێکی زۆر زۆر گەورەیە کە نیگەرانیشی دروستکردنا ئەو خەڵکە دوای ئەوە یەکێک لە هەرە ناخۆشیەکانی ئەگەر تەماشای هەموو ئەو وڵاتە دواکەوتوانە بکەین ئێمە چی ڕۆدا بەداخەوە ئێستا کوردستان تقریبان خەریکە بەو بەرنامەیە ڕوە ئەو مجتمعانەی کە خەڵک پێی باشە بۆ نمونە ئەوروپا خەڵک ئەوروپای پێ باشە بۆ ئەوروپای پێ باشە لەبەرەوەی چینی متەوەسط ئەکسەریەتی خەڵک چینێکی متەوەسطە خۆ دەوڵەمەنیش هەیە بەڵام لەبەرەوەی خەڵکەکە زۆرینەی چینێکی متەوەسطە هەمووی دڵخۆشە بەڵام لەو وڵاتانەی کە بەرەو عالەمی سێهەم و بەرەو بڵین گەندەڵکاری ئەڕوا چی لێ دێ مجتمعی خەڵکی متەوەسط نامێنێ فەقیرترە بێ متەوەستەکان بەرەو فەقیریە ڕۆن و کەمینەیەکی کەم ئەبن بە دەوڵەمەنێکی فاحش ئێمە بەرەوە ئێمە بەرەوە هۆکارەکانی مەسەلەن هۆکارەکانی ئەوەیە کە ئێستاکی عەدالەتی ئیجتیماعی نییە بەداخەوە عەدالەتی ئیجتیماعی بە هیچ شێوەیەک نییە لێپرسینەوە نییە ئەوە تەماشاکە ئێستاکێ ئەوەی کە ئەو شوێنانەی کە ئێستا بۆ نمونە ئێمە هەڵەبجە تەنها لە شانزەی سیاغ ئەو خەڵکەی بیرەتی بەڵام ئەگەر تەماشای بکەین ئایا حکومت ئەبوایە حکومەتی هەرێمی کوردستان هەر لە بیدایەتەوە تا ئەمڕۆ بۆ نمونە ئەو ئێمە گەر عەدالەتیش بەرپا بکەین عەدالەت ئەوە نییە تۆ بە یەک چاوسەیری هەموو جێگەکان بکەین عەدالەت ئەوەیە کە تۆ ئیعطاء كل ذي حق حقه يعني ئەو شوێنانە ئێستا بۆ نمونە حەق ناوچەی سلێمانی ناوچەی گەرمیان زیاتر لێ قەوماوە يعني حکومەت ئەبێ زیاتر بێ بەدەم ئەو شوێنانەی کە لێ قەوماوە حتا لە زمانی پێشمەرگایەتیە لە زمانی پێشمەرگایەتیە چ منطقەیەک زیاتری لێ قەوماوە مەسەڵەن کیمیاباران تۆ کیمیابارانی هەڵەبجە کراوە منطقەی گەرمیان کراوە چەمچەماڵ و ئەو ناوچانە کراوە بۆ نمونە حتا لە کاتی پێشمەرگایەتیش استثناء نەکراوە بەڵێ لە کاتی پێشمەرگایەتیش ئەو جێگانە زۆرینەی زۆری بۆ نمونە قوربانی داوە زۆرینەی زۆری ئەو خەڵکە لێ قەوماوە ماڵی کاول بۆ ماڵی زووداوە بەڵام ئایا لە ماوەی ئەم چەند ساڵە هەر تۆ گەن ئێمە خۆمان بەزەیمان بە خۆمانانەیە تۆ چۆن بە تەمابی خەڵکی تر بەزەی بێتا بێتەوە بەڵام وەکو پێویست نەهاتون بەدەم معاناتی خۆمانەوە جا بۆیە ئێمە ئەمانە وای کارێکی وای کردو بەداخەوە یعنی حتا بەرز بۆتەوە بۆ سەرەوە ئێمە تەماشاکەی حتا حیزبە سیاسیەکە بەڵێ ئێمە لە کوردستانە
هەموو کەسێ باوەڕ ناکەم هیچ تاکێکی کورت هەبێ پێی خۆش نەبێ هەموو تەبابین بەڵام بۆ بێ هەموو ئەم حیزب سیاسانەیە کە ئەیبینی ئێمە سەدام هەڵەبجەی کرد بەسەرمانە ئەنفالی کرد بەسەر هەمووی کرد تەماشاکە حیزب سیاسەکان لێ خۆش بوون و چون ئەم لەلایەن ماچ کرد بەڵام لە بینی خۆیانە خۆ ئەو برایی کە هەیەی بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئەم یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی خۆی بەست و ئازادێکی هەڵبژاردەوەی هەڵەبژاردووە بەڵام بۆ بێ جیهەتێکی تر بۆ نمونە یعنی بە شێوەی لە شێوەکان اعتراف نەکا یا مەسەن بە شێوەی لە شێوەکان دوژمنایەتی لایەنی بکات ئەمانە هیچی نابێتە هۆی ئەوەی کە تۆ میلەتەکە بەرەو برایەتی و بەرەو چاکبوون و بەرەو باشبوون بڕۆی بەڵام بەعکسەوە تۆ کارێکی واکرات دەستخۆشیەکەی مبارەکیەکەیت دەیت بە یەک تیم بە یەک ڕۆحیەت کارەکەیت ئیش دەکەی ئێمە من کاتی خۆی لە زۆر جارە ئێمە بەش بە حاڵی خۆمان نەسیحەتی قیادەی سیاسیمان کردو و پێمان وتون حتا کاتێک کە بەڕێز مام جەلال نەخۆش بوو نەوشیوانیش هەر ئەو کاتە نەخۆش بوو من مەقالەیەکم نووسی لەسەر پێجەکەی خۆم خەڵکیش بینی و لە هەزاریش وتم نامێکی کراوە نووسی بۆ کاک مەسعود وتم کاک مەسعود ئێستاکێ فرسەتە بڕۆ سەرێ لە سلێمانی بە سەرێ لە هاوڕێ قەدیمەکانی خۆت بدە نانێکیان لەگەڵا بخۆ لە دەباشان دوایش بڕۆ بۆ گردی زەگەرتە چایەکیان لەگەڵا خۆ کێشە نامێنێ ئێستێژ ئێمە لە ڕێکێشی کوردستان بەنان و چایەک حەلەبوو ئێستا حەلەبێت مەسەلەن ئەمانە یاخود گرێکوێرەکان نەکاتەوە گرێکوێرەکان نەکاتەوە ئێمە لایەزال لەم وڵاتە بەداخەوە ئەو کێشە شەخصیانە کارێکی وای کردووە کە یەت بۆ خوارەوە خەڵکێکی زۆریش نانی پێوە خوارد ئێستا خەڵکێکی زۆر نانی لەسەرەوەی بۆ نمونە بینی لەوانەیە جیهەت یەکێتی و پارتی خراپێ لەو لایە لە هەر لایەکی تر بێ بۆیە ئەم بینە خراپێ نانی پێخوات ئەترچە لەو لا تێکێدا ئێستا هەر بۆ نمونە لەم بینەشە من چوم دەستخۆشیشم لێ کرد برای بەڕێز کاک شێخ مەحموود حەفید بە ئەرکێکی خۆی هەستا و ڕۆژ ویستی کارێکی باش بکە بەڵام ناکرێ دایمەن بیناکردن ناڕەحەتە بەڵام ڕوخانی زۆر ئاسانە بەڵێ ناکرێ ئەم پیاوە هات دەورێکی باشی بینی هەموو کەسە دڵخۆش بوو بەو دەورەی کە وەکو پێگەیەک بیبینێ بەڵام لەو لاوە یەک نەفەر بێت هەمووی تەدمیر بکە ئەمە بێت محاکەمە بکرێ بەمێ لێ پرسیمی لەگەڵا بکرێ کێ ئەمەی کردووە ئەنی تۆ بیت کارێکی باش بکەی بەڵام دانیشتن و گفتوگۆ لە پێناو هەرێمی کوردستان و ژیانی خەڵک پێویستی بە مەرجی پێشوەختە هەیە نەخێر بە هیچ شێوەیەک من ئەو ئەڵێم ئێمە بۆ ئەبێ ئامادە بین دەرس لە دوژمنی میلەتەکەش ناخۆین بە مەعەل ئەسەف ئێستا بۆ نمونە کاتی خۆی ئەم وڵاتانەی دراوسێمان کێشیان زۆر بوو لە بینیەکە ئاهاتە سەر قەزەی کوردستان وەزیری خارجیەکانیان بە یەک و دانیشت هەر لە ناو خۆمانە ئێستاکە ئەگەر بین تەماشا بکەین سەدام حوسێن هەڵەبجەی کرد ئەوە نە هەزار بەرزانی کوشت بەڵام هەر ئەو هێزە سیاسیانە چوون لەگەڵ دانیشتن و تەوقەیان لەگەڵا کردن ئێخۆ ئێمە لە بین یەکتیاوانەمان نەکردو بە یەکتری بۆ نمونە ئەمەی کە ئێستا هەیە لە لەق ئەوەی ئێستا هەیە مەبەسا ینی دەرەنجامی ئەوەیە کە هەر حەزب بە زۆرێک یاخود تاکڕەویەکە یاخود خەمێکی گشتی بۆ کوردستان و خاک و خەڵک نییە من ئەگەر من ئەڵێم یەکەم سیاست بە ڕق و کینەوە ناکرێت ئەوەی ئێستا هەیە ڕق و کینی بەڵێ ڕقیکینەی شخصیەکە کارێکی وای کردووە زیاتر زاڵە بەسەر قەراری سیاسیە وئیلا ئێمە بۆ نمونە هێمە هەموو لایەکمان ئەوەی کە هەیە لە کوردستانە هەر هەمووی بەشی خۆی کاری کردووە هەموو حیزبەکان مێژوویەکیان هەیە لەبەرەوە ئێمە ئەگەر بمانەوێت ئەبێ من جەنابتم قوبوڵ بێت نەک بێم تەنها و تەنها بێم بە زەڕەبینێکی گەورە تەماشای نەقسەکانی بکەم نەگەڕێم بۆ خاڵە ئیجابیەکانی تۆ ئێمەش ئێستاکێ بۆ نمونە باسمان کردمان یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیان لەناو خۆیانە کۆنگریان بەستەوە ئێمە پیرۆزباییمان لەسەرە ئێمە بۆ یعنی هێزێکی سیاسی بۆی نییە تۆ کێ هەڵبژاردووە کێ هەڵ نەبژاردووە لەبەرەوە بەعکسەوە لە جیاتیەوەی تۆ بەدەم ئەم گەنجانەوە بڕۆیت و باوەشیان بۆ بکەیتەوە و یعنی هەنگاوی باش بنێ هەنگاوی ئیجابی بەڵام تەماشاکەی کارەکان بەعکسەوە ئەڕوا بەڵام مامۆستا ئێستامە لە 2021 کوردستان قۆناغی سەخت و هەوراز و نشێوی زۆری بڕیوە پێت وایە ئێستا ئێمە لە چ دۆخێک باشترین و چ کاتێک ئێستا باشتر بووین لە تەبایی لە ئاواتخواستن بۆ کوردستانێکی پتە و تۆکمە و حکومڕانیی مۆنەظەم و خزمەتکردنێکی زۆر و زیاد برای بەڕێز بەداخەوە ئێمە لە کوردستانە تا ئێستا کێش خەڵک ناگەڕێ بۆ یعنی
نەخۆشەکە چێ بۆ لای دکتۆر ئەگەر دکتۆرەکە نەزانێ ئەعرازەکانی هەموو ئێشەکە لە کوایە و مدەتەکەی چنێکە ناتوانێت تهدیدی ئەنێگەر ناتوانانی حەبێکی باشی بیتێ یا شتێکی وەکو پێویست بچی بەدەمیەوە. ئێمە لە کوردستان ڕاستە لەوانەیە باڵەخانەکان گەورە بوو بن، لەوانەیە شەریکەکان گەورە بوو بن، لەوانەیە ئەمانەمان زیاد کردووە، بەڵام لە ناو خەڵکە لە ناو کۆمەلگای خۆمانە زۆربەی بەها کۆمەڵایەتەکان لە دەست دراون مەعلەسە، زۆربەی ئەو برایەتی جاران کوردستان دراوسێ لەسەر دراوسێ لەوانەیە شەڕیە کرد، دوایەوە ڕەحم هەبوو لە ناو خەڵکە، دوای ئەوە ڕێز هەبوو لە ناو خەڵکە، ینی ڕیسپێک زۆر ڕێزێکی تایبەتی هەبوو. ئێستا کێ بەداخەوە ینی ئەو بەها جوانانەی کە ئێمە فەخر و شانازیمان پێوە کرد خەریکە بەرە نامێنێ، بەڕاستی حیزبەکانیش لەما دەورێکی زۆر گرنگ و سەرەکیان هەیە. ئێستا کێش ئێمە تەماشا ئەگەر تەماشای واقعی حاڵ بکەین لەوانەیە بە سیما خەڵکەکە گۆڕابێ و پاک و تەمیزتر و جوانتر بوو بێ و بیناکانی بەرزتر بوو بن، بەڵام بینی ناو خەڵک و بینی ناو مجتەمەعەکە زۆر لە جاران خراپترە، یعنی باشتر نەبووە خراپتر بوو. زۆر باشە مامۆستایانی ئێستا ئەگەر بەڕێزت لە دەسەڵات نیت، ینی لە چوارچێوەی مؤسساتەکانی حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی بە دووری سەیرێکی هەرێمی کوردستان بکەیت، دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی تەنانەت پێگەی عراقیەوە پێگەی ئیقلیمیەوە چۆن ئەبین؟ یەکەم ئەم دۆخە وای کردووەکەوە ئێمە هەموو جارێک سیاسی کورد تەمەەن جاران کورد هەموو عێراقەکانی کۆ کردو لە زمانەی خۆی خۆشمان جەلالە ئەو ڕۆی بە دقە هەموو عێراقەکانی کۆ کردو و چیشتی بیستای پێکردن، بەڵام بەداخەوە ئەم ناتەبایە کارێکی وای کردووە ئێستاکە حتا لە بەغدایش، یعنی ئەو حیزبانەی کە زۆر لە دوای کوردستانیشەوە پەرلەمانیان دانا و حکوومەتیان دانا، بەڵام تەماشاکەی پەرلەمانەکەی بەغاز زیندووترە تا پەرلەمانی ئێمە لەوێ تەماشاکەی 3 جار 4 جار یەکێکدانێن بۆ ڕئیس وزەرا نایڵم پەرلەمان ناهێڵە ئەمە کار بەدەست ببێ، ئەنی تەماشاکەی ئەو پەرلەمانی کە بەغدا و ئێمە بە دواکەوتوی زانی زۆر زیندووترە لەو پەرلەمانی کە لێرە هەمانە لێرە بەداخەوە، ینی بۆ نمونە ئەندام پەرلەمان تۆ بەس لەبەرەوەی کە رازینی لە قسەکەیەکی حەسانی لێسەنی تۆ لایە بێ، ئەندام پەرلەمانێکی تر لە بۆ پێت ناخۆشە ناڕیفێتە ناو پەرلەمانەوە. ئەم کارانە ئەگەر بیستوانی بیکەی نابێ بیکەی، لەبەرەوەی ئەمە کارێکی واکە کە ڕق و دووبەرەکی و ناخۆشی سیاسی لە ناو ئەو خەڵکات زیاتر ببێ، ینی ئەو شەرخەی ئەو ناڕەحەتەی کە هەیە لە ناو خەڵکەکە تۆ فراوانتریەکەی زیاتریەکەی، لەبەرەوەی ئێستاکێش هەر شتێک بەسەر ئەو میلەتە لە هەر ڕوویەکەوە بێت بە دەرەجەی یەکەم خۆیان کارێکیان کردو کە ئەوان بەرپرسیار بن، ینی سە پارتی خۆی کارێکی کردو ئەو بەرپرسیار بێت لەو دۆخی کە هەیە، لەبەرەوەی سەرۆکی هەرێم بەدەست ئەوە، ئەمنی قەومی بەدەست ئەوە، وەزارەتی نەوت بەدەست ئەوە، مالیە بەدەست ئەوە، زۆری سەرۆکی هەرێم لەگەڵ ئەوانایە، پەرلەمان بەو نەتیجەیە کە ڕوویدا لە ئینتیخاباتەکانە زۆرینەیەکیان دروست کردووە هەر خۆیانن ئەوەی کە بیانەوێ ڕوات ئەوەی کە نایانەوێت ناڕوات، لەبەرەوە ئەم حاڵەتە جمودەی کە ئێستا لە کوردستانە هەیە ئەو شەرخەی هەیە خۆی کارێکی کردو کە ئەو بەرپرسیار بێلی ئەو بەرپرسیار بێ. مامۆستا ئێمە زۆر هەموو هێزولانە سیاسەکان خواستیان سەربەخۆی هەرێمی کوردستان بوو، باسی ڕیفراندۆمیشت کرد بەڕێستان، تەوقیتەکەی گونجاو بوو، چی پێبەخشین چی لێساندینەوە بۆ قەزای کوردی؟ من ئەڵێم باوەڕ ناکەم هیچ تاکێکی کورد هەبێت لە کوردستان و هەموو پارچەکانی کوردستانە حەز نەکا کورد ببێ بە دەوڵەت، هیچ کەسێک نییە حەز نەکا کورد بێ بە دەوڵەت بە ئیسلامی و غەیرە ئیسلامیەوە بە هەموو لاکانەوە، بەڵام تۆ کارێکی وا گەورە ئەەکەی خۆ عەلەل ئەقەل ئەبێ هەموو کارێکە تۆ ئیکەی ئەبێ هەموو ئەگەرەکان دانیت، بۆ نمونە خۆ ئەبێ ئەمنی غیزایی هەبێ، ئەمنیەتی سەربازی دابینکەی، ئەمنیەتی غیزایی داگیرکەی، تۆ شتە کارێکی وا گەورەکەی ئەبێ خۆت ئامادە بکەی عەلەل ئەقەل 2 ساڵ مقاومە بکەی، مقاومەی غیزایی، مقاومەی فعلی بە هەموو شتێک ئەمانە بکەی. ئایا ئەم کارانە کرابوو؟ نەخێر، بەڵام لە عینی کاتیشە کە نەکرابوو ئێمە ئەو زروفەی کە هاتە پێشەوە دوایە زۆر جار باسی زۆر شت ئەکرێ، من حەزەکەم زۆر سەریح بم لەگەڵ ینی لەگەڵ بینەران و لەگەڵ میلەتی خۆمانە، ینی سە زۆر جار ئیتیهامی خەڵکە کرێ بەوەی کە کوێی فرۆشت و کوێی نەفرۆشت و ئەو باشە فەرمو ئەو لە کەرکووکا شەڕ نەکرا، ئەی باشە لە شنگال بۆ نەکرا، ئەی باشە لە مەخمور بۆ نەکرا، باشە ئەوە لێوێژ نەکرا، ئێمە شەڕمان دیوە، ئێمە بزوتنەوە شەڕمان دیوە لە شەڕ ڕابووین، باشە ئەوە کەرکووک ئەمڕۆ گیرا، تۆ بەرپرسی هەموو هێزی چەکداری کوردستان بووی، 300-400 هزار پێشمەگە لە بەردەم تایە 8 هاتە ناو کەرکووک، ئەی ڕۆژی دۆ مۆ نەچووی بگریت و
پرسیارەکە ئەوەیە کێ ڕێی لێگرتبووی ڕۆژی دووەم بڵێن بۆ نمونە ئەو جەماعەتە خیانەتیان کرد یا هەرچێکیان کردیان بەڵام کێ دەستی گرتبووی خۆ تۆ هەموو کەسێک گەزانیە قائیدی عامی قواتی مسلحە بەڕێز کاک مەسعود بووە بەڵام ئایا کە گیرا خەچێکە لە شەڕ هەموو جارێ بووە جێگەی گیرا و دوای گیراوەوە خۆی هەمومان ئەزانین و پێشمەرگە بووین و ئەزانین زۆر جار جێگەیە گیراوە هجووم کراوەتەوە بۆی گیراوەتەوە ئەمانە بەڵام ئایا ئەوە کە کرا بۆچی با هەمووشمان دەستخۆشیمان لێ بکردی تایە بۆ ڕۆژێ دوو ڕۆژ دوایەوە سێ ڕۆژ دوایەوە 300-400 چەکدارتان هەیە ئەو 300-400 چەکدارە بۆ نەڕۆی بیگرێتەوە بۆ نەڕۆی ئەو جێگانە بگرێتەوە کە هەشت هاتنە نایە ئەنی ئەوەندەی ململانینە خۆیمان هەیە ئاگامان لە دەوروبەر نەڵێ نا ئێمە تەنها و تەنها کێشەکان ئەوەیە من خۆم نابینم دێم هەموو نەقسەکانی خۆم فڕێمە جەنابێت ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە لە ناو هێزە سیاسیەکانیشە ئێمە ئەگەر بمانەوێ بەرەو پێشەوە بڕۆین ئەبێ پێش هەموو شتێ من ئەو ئاوێنە بگرمە خۆم بزانم بەرپرسیارەتی من چەندێکە ئێمە ئەتوانین چی بکەین توانایی ئێمە چەندێکە لەوە ئاسانتر نییە تۆ لێرە دابنیشیت و هەموو عالەم بە خاین بزانی بەڵام خۆش هیچی نەکردبی لە عینی کاتیشە گلەیەکی گەورەشە ئێمە سیاستمان دیوە و دیبلۆماسی و عالەممان دیوە بەداخەوە تا ئێستا کێش ئێمە هاتوون لە هەرێمی کوردستانە مەجموعەیەک لە تەقاعودەکانیان هێناوە هی ئەمریکی و بەریتانی ئێمە لەوێژی نەزانین ئەوەی کە تەقاعود بوو لە وڵاتی هیچی بەدەست نییە دوایی ئەمانە هاتون بە مەلاینیانیانێ ئەوانە ئەو وەزعیان هێنا بەسەر کوردستانە ئەوانە لە بەرەوەی کە پارەی زیاتریان بنێ شەریکاتیان بنێ ئەوانە بەڵێ هەموو ئەتەوایان زانێ ئەمانە قسەیە بکەن هەموو وڵاتانە دێن ئەوە بوو 20مانیانە و 50 وڵاتە 6 وڵاتە هەمووی ئامادە ئەکوا وڵاتانە بۆ اعترافیان نەکرد بۆ کەس نەهات بەدەمتەوە حدودیان بەست و هەموو لاکانیان بەست بۆ یەک وڵات نەهاتە جواب لەسەریت ئێستا کەواتە ئێمە چیمان لە دەستداوە مامۆستا ینی بە فەرقمان هەیە ئەکرێ بڵێن پێش ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆم بەڵێ چۆن فەرقمان نیە لەبەرەوەی تۆ ئەو زۆر جار ئەڵێ باوکێک وا بەهشە عاقڵی وایە قەت لە مناڵەکەی نەدا لەبەرەوە کە لێتدا ئەزانێ هینەکەی چێ دوای هەم کاری بڵێ ئێمە ژوا بووین ئێمە لەوە پێشتر زۆر بە گەورەی تەماشای کوردیانە کرد هەم هێزە عێراقیەکان هەموو لاکانی تر بەڵام ئێمە بەو کارە حتا زۆربەی ئەو وڵاتانەش زۆربەی ئەو عێراقیانە زۆربەی ئەو حیزبانە وایە نەزانی ئەمە شتێکی گەورە لە ژێرەوە هەیە ئەم شتە کە ئەکرێ وڵاتانی دنیا بەڵام بەداخەوە عەکسەکەی ڕاست بوو ئێستا ئێمە بۆمان دەرکەوت ئێمە دانیشتووی لەگەڵیانە مەسەن مەسئولی گەورەی بەریتانی وڵاتێکی گەورەی کە لەم مەنتیقا وەختی خۆشی دەوری هەبووە ڕێمە پێمانتون مەیکەن وڵاتێکی تری گەورەی وەکو ئەمریکا ڕێمە پێمانتون مەیکەن ڕاستە ئێمە ئەگەر هەموو لە ناو خۆمانە ئێمە من لەگەڵ ئەوان بڵێ ئەگەر ئێمە ئیرادەی خۆمانمان هەبێ پێویستمان بەوە نییە ئیجازە لە کەس وەربگرین بەڵام کاتێک وایە تۆ ناو ماڵی خۆت ڕێک بێ کاتێک وایە تۆ تەأمینی على الأقل حتى مقاومة كردبي بو 2 ساڵ 3 ساڵ تا ئەوەنەی چونکم دائما ماف وەرەگیرێ یعنی ئەبێ تۆ بیسەنی کەس بە هەدیە ناداتێ بەڵام ئەبێ خۆ ئەو قیادەی کە ئەم قەرارەی دەرکردووە ئەبێ ئەمانەی لەیەک دابێتەوە ئەبێ هاتبێ بۆ نمونە ئەم حساباتانەی کردبێ ئیناگەر ئەم حساباتانە و نەکردبێ ئێمە هەموو جارێگەڵین برایگیان ئینسانی تاجیر ئەگەر غەڵەتێکی کرد کێشە نییە ئەڵێ من جارێکی تر بەڵێ هەڵە جارێکی تر یعنی دیڵێکی ترەکەم و هەڵەسمە و نەجاتمە بێ ئینسانی سیاسی غەڵەتی کرد 1 میلەت بە دوایە غەڵەتەکە بە دوای ئەڕوا غەڵەتەکە لێخۆشببوونی نییە زەحمەتە لەبەرەوە تەماشاکەی هەموو میلەت بێ باجەکەی بە عین تەنها شخصە باجەکەی نادا هەموو میلەت باجەکەیدا ئەوە بوو ئەوە هەموو منتیقەکە داخرا ئەوە بوو مەتارات داخرا هیچێ بۆ نەکرا دوایی وای لە هات بە مەجبوری تۆ ڕۆشتی تۆ بۆ لای عێراق دوایی هەر ئەوەی کە داوای ئەوەتە کرد ببی بە حکومەت و عێراقت تەلاقەدا و هیچ نەمابوو دوایەکی شەڕتەکە لەسەر وەزیرەکان لە بەخە زۆر باش مامۆستا حسانیانی ئێستا 1-2 ڕۆژ پێش ئێستا ڕۆژی ڕوخانی بەغدا و سەدام حوسێن و ئەمانە بوو ئێمە لە کورد لە عێراقا ئێستا پێگەمان چییە لە دوای 2023 بەڕێزت وتت مەسەلەن هێزوو لایەنە سیاسیەکان لەسەر خوانی کورد کۆ ئەکرانەوە ئێستا ئێمە پێگەمان چییە ئێمە کە ئەڵێم ئێمە مەبەستم بڵێ ئێستا لەبەرەوەی کەوە ئێستا طبعاً بەهۆی ئەم وەزع ئیعلامی کە هەیە لە عالەمە دنیا و بچووک بۆتەوە کولادەیەکی لە هاتەوە ئێستا عێراقیش هەمووی ئەزانێت کە وەزعی کوردستان چۆنە و لایەنەکان تەبانین و ئەوانش گرە و لەسەرەوەکەن تەماشاکەی بەداخەوە یعنی تۆ بێ ئەم لایەنانە لە کوردستانە ئەوەی کە هەست بە مەسئولیت دەکات بزانێ
تۆ ئەوەی کە لەوەیە حەزەکات تۆ بە زعیفی بینێ لەبەرەوە تۆ بە مقابلی ئەوە ئەبێ بێ ناو ماڵی خۆت چاکەی ئەگەر ئەتەوێت پێگەت بە خۆت بێ بێ ناو ماڵی خۆت چاکەی ناو ماڵی خۆت بەهێزکەی وای لێ بکەی ئەو کەسەی کە لێرە بە ناوی هەرێمە ئەڕوا یعنی تەمسیلی هەموو هەرێمی کوردستان بکە قسەیەکی کرد هەموو هەرێم بڵێ ئێمە لەگەڵ ئەوان خۆشمان گیانی خۆشمان پیداکەین لە پێناوی ئەو وەفدەی کە ڕۆشتۆ بۆ نمونە بەڵام بەداخەوەی سەوایات وەفدەکان نەمی حیزبیە ئەیسا بۆ نمونە هەر 2 ڕۆژ پێ ئێستا سەرۆکی هەرێم هەموو حیزبەکانی کۆ کردەوە لە دەستخۆشی یەکەین کارێکی باشی کرد بەڵام هەر دوای ئەوە بە 1 ڕۆژ ئەچێ بۆ بەغا 1 نەفەری حیزبەکانی تری لەگەڵانی ئەمە کاریگەریە بێ لەسەر لە خوێندنەوەی عەرەبەکان لە خوێندنەی هەمووی ئەیبێ لە ناو میلەت لێرەش ئەیبێ ئێستا بۆ نمونە تۆ یەکێتی نیشتیمانی و گۆڕان لەگەڵتان لە حکومەتە یعنی بەشدارن ڕۆژەها ڕۆژ یعنی ئەم میلەتە بە هەزارها جمێنیە دەن لەسەرەوەی کە بەشەرتەوەی تۆ ینی بە شەرتێک ڕائاسەتی وزەرا و هەمووش لە تۆیە بەڵام لەبەرەوە شەریکن لەگەڵتا خەڵک قسە بۆوانی ژەڵێ تەبعاً ئەوانش بەشدارن قسەیان پێڵێن على الأقل کە ئەڕۆن بەم لاولا بەیە کۆ بڕۆن حتا ئەو سەلایانە بەیە کۆ بڕۆن بۆ پێگەی کورد باشە هەر بۆ پێگەی خۆیان باشە ینی کوردی هەر بۆ پێگەی خۆیان وەکو حیزبی سیاسی بۆ پێگەی خۆیان باشە من پێشتر ئەو کاتە لەگەڵ 1-2 مەسوولی ئەو لایەنانە هەمیان دانیشتم من ئەو کاتێش پێم وتن لەوانەیە خەڵکێک وەڵی ینی بە 2 پێمان وتون ئێمەم نەسیحەتومە کاکی برا ئێوە کە ئەڕۆن سەردانی ئەو وڵاتانە ئەکەن وا باشترە نەفرێ 2 نەفر ببەن لەگەڵ خۆتانە ینی لە حیزبەکانی تر هەر بۆ ئەوەی هەست بکە کە تۆ ئیهتیمام بدەی هەر هەست بکە کە مشاریکە لەگەڵت بۆی هەست دوایش تەحملی مەسئولیەتەکە بکە لەگەڵتە بەڵام بەداخەوە تا ئیمڕۆ زیاتر حیزبایەتی هەیە لە کوردستان نەک حکومەتداری ینی زیاتر ئەم حیزبایەتی بەرەو کوێمانە بات مەسەڵا بەرەو هەڵدێرەوە تا ئەو میلەتە ئێستا بڕۆ ناو بازاڕە بگەڕێ باوەڕ ناکەم ئەو خەڵکە ئەو میلەتە لە هیچ حیزبێ ڕازی لەبەر ئەمەش چی وای لێ کردو حتی وای لاتەوە باش و خراپیشی تێکەڵ کردووە ینی هەر ڕقیان لە حیزبە لەبەر چی ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو ینی کاریگەریە خراپەی کە خەڵکینەکە ینی ئەو کردارەکە ئەبینێ ینی خۆ قسە حساب نییە قسە هەموو قسەی جوانەکە بەڵام کردارەکەی بە شێوەیەکی تر زۆر باش شما مەسا بەڕێستان شارەزاییتان هەیە لە کاروباری ئێران و تورکیاوانی ئاگاداری ئەمەن ئێستا ئێران چی لە هەرێمی کوردستانەوێ و بەچی هەرێمی کوردستان ئەتوانێت پێگەی خۆی لە ڕێگەی ئێرانەوە بە قووتکە و تورکیا چی لێەوە توانێت چۆن ئەم یاریە بکە مەسەلەن ئێمە وەک هەرێم نەگۆکو حیزبەکە بەڵێ وەکو هەرێم ئەبێ ئێمە دائیمەن بزانین حتا ڕیزەبەندی بکەین لە بینی بە شێوەیەکی علمی لە بینی حتا دراوسەکان و وڵاتەکانی تریشە تورکیا هەتا ئەمڕۆ کەلیمەی کوردستان مەمنوعە لە تورکیا وشەی کوردستان لە تورکیا مەمنوعە من جوازی بەریتانیم هەیە کابرایەکم جوازی بەریتانیم هەیە لەبەرەوەی لە جوازەکەم نووسراوە وڵاتی لەدایکبوون کوردستان مەمنوع بچتە ناو تورکیاوە ینی هەموو جارێکە من ڕۆشتمەوە کێشەیان بۆ دروست کردی ئەڵێ کێشەمانیە لەگەڵ تووە کێشەمانیە گەشتە بە کێشەمان لەگەڵ ئەو کەلیمە هەیە باشە میلەت حتا من ینی ئەو گلەیە بکرد سەر حکوومەتی هەرێمی تۆ هەموو ساڵێ بای 40 ملیار بە کەڵکی تورکیا دەی تا ئێستا نەتوانێت تەئسیر بکەیتە سەر ئەو وڵاتە ئەو کەلیمەیە لابە هەر ئەو کەلیمە چێشە بۆ کەلیمە دروست نەکات چەندەها کورد هاتووە تەنها لەبەر وشەی کوردستان گەڕاندویانەتەوە ئێمە کێشەیە تۆ وڵاتێک ئالەویا بێت هاتبێت کاتی خۆشی ئەوەی کە تۆزە تەمەنی هەبێ بیری دێ کە لە ڕەوەکا بوو بەڵێ ئێران دەرگای خۆی کردەوە و ئەو کاتەژێمە هەموو لایەنە سیاسەکان سوپاسمان کرد و لە کاتی هەڵەبجا و لە کاتی کۆڕەوەکا و زۆر فەرقی هەبوو لەگەڵ تورکیا حتا ینی جەیشی بەریتانی و ئەو وڵاتانە مەعوناتیشان هەڵەیە خوارەوە بۆ ئەو میلەتە لە نەویەکە نایانێ هەڵا خەڵکەکە مەعوناتی هەلیکۆپتەرەکە ژوە بێ ئێمە فەرقی هەیە لە عینی کاتە ئێمە هەموو جاری وتومانە هەموو جارێکیش ئەیڵێنەوە تورکیایە ئەو وڵاتانە کاتێک ڕێز لە ئێمە ئەگرێ کەوا کوردی ناو وڵاتەکەی خۆی بەهێز بێ تورکیا کاتی ڕێز لە منەگرێ کە کوردی تورکیا بەهێز بێت ئەو کوردەکانی باکوور کە کوردی خۆیانن ئەو دێ ئەشکەوت بە ئەشکەوت ئەگەڕێ ئەیان کوژێ ئەبێت چی لە من و تۆ بکە ئەگەر ئەو کۆتایی هات لەبەرەوە ئەمە ئەم معادلەیە تورکیا یەک ئاراستی گرتو کە دژمنکاریە بەڵێ ئەوەشی کە هەیە تەنها مۆزوعی اقتصادە لەگەڵ کوردستانە ئەینا تا ئەمڕۆژ ئیعتراف بە وشەی کوردستان ناکە مۆزوعی ئێران
ئێران ئەهوەنترە لەو ناحیەوە لەگەڵ لەبەرەوەی تەجروبەیەکی دوور و درێژتری هەیە لەگەڵ کوردستانە بەڵام ئێمە هیوادارین ئێرانیش هەرخۆی ئێمە هەموو جارێکی جوتومانە حتا کراوەی زیاتری هەبێت لەگەڵ کوردەکانی ئێرانە ئێمە هەر لە زمانی مام عوسمان ئەوانەمان هەمیشە پێگەیانون بەڵام مووقیفی ئەوان لەگەڵ کوردستانی یعنی ئێمەدا زۆر باشتر و ئیجابیترە لە جێگەکانی تر ینی ئەبێ ئینسان دایمەن منسیب بێ بەرامبەر هەموو لایەنەکان. زۆر باشە مامۆستا ئێستا کۆمەڵێک هێزی سیاسی ئیسلامی هەیە لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی و بزوتەوەی ئیسلامیش هەیە هەڵسەنگاندن بۆ هێزانە لە کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان و ئەتوانی چیتر بکەن بەداخەوە هەتا ئەمڕۆ ئەو هێزە ئیسلامیانە ئێمە لە زۆرینەی زۆری خەڵکی کوردستان مسلمانن زۆرینەی زۆری خەڵکی کوردستان عەتفێک هەروەکو ینی هینی عەتفێکی هەیە بۆ مسلمان و ئیسلام و ینی ئەوەی هەیە تا ئێستاکێ نەیانتوانیوە کاریگەریەکی تەواو بکەن لەناو ساحەی کوردی ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا یەک خیتاب نین ئەگەڕێتەوە بۆ ئەوەی زۆرینەی جار تەنها مکیاجی حکومەتیان کردووە مەسەلەن تۆ زۆر جار ڕۆشتویت تەنها وەزیرێکرد کردووە بە مۆزەف دوای یان هیچ تەسیرێکی نەبووە تەنها شکلی حکومەتەکە جوان کردووە ئەمە وای کردووە کە خەڵکی ئەو متمانێشی بە هێزە ئیسلامیەکان بەو شێوەی کە پێویستە هەبوایە نییە ئێمە ئومێدەوارین خەڵکی باش لە ناو هەموویان هەیە ئەو خەڵکە باشەی هەموو لاکان ئەو غەڵەتانەی کە کۆن بووە نەمێنێ و ئەو هێزە ئیسلامیانە تعبیر بکەن لە معاناتی ئەو خەڵکەی کە لە کوردستانە هەیە و زیاتر لە بەرەی ئەو خەڵکە بن و بتوانن زمان حاڵی ئەوان بن ئێمە کاتی خۆی کە یامانەتەکەژ و ڕۆشتین لە بەرخاتی مافی خەڵک یامانەتەکەژ و ڕۆشتوین لەبەرەوە ئەبێ ئەو خەڵکە و ئەو ڕۆحێتەی هەرتیا بمێنێ لە پێناو مافی ئەو خەڵکە ئامادە بێ گیانی خۆشی پیداکەن. زۆر باشە بەڵام پەیوەندی بە بەو گروپ بەندیە جیهانیەوە هەیە مەسەلەن ئیخوانی عالەمی هەیە و مەسەلەن کۆمەڵی ئیسلامی دوورە لەو فکرێ و ئەوانە خۆ ڕوتی ئیسلامی مەسەلە ئیسلام هەرێک ئیسلام بەڵێ وای ڕاست بەڵام تەقسیماتی سیاسەکەی ئێمە بەش بە حاڵی پەیوەندی بەوە هەیە کە لێک نزیک بەڵێ ئێمە بەش بە حاڵی خۆمان فەخر و شانازیەکەین ئەو بزوتنەوەی کە دروست بووە لە ئەوڵ ڕۆژەوە لە معانات و ناو خەڵکی خۆمانەوە دروست بووین و لەگەڵ میلەتی خۆمان نابووین لە شاخ و قوربانیمانداوە هەر لە دیفاعکردن لە کەرکووک تا هەموو جێگەکانی تر و میلەتی خۆمانەوەی کە تەمەنێکی هەیە ئەزانێ لە دەریشەوە ئەوەی کە پێمان کرابێت کردومانە هەموو ینی خەڵک ئەو هێزانە بە چای خۆیان نەبینێ بەڵام بەداخەوە طبعاً ئەویش ئەگەڕێتەوە هەمان نەمەت حیزبایەتی کارێکی وای کردووە ینی حتا لەناو تاکەکانیشە ئێمە ئەبێ هەرچ کەسێک کاری باشەی کرد لەناو کوردستانە دەستخۆشی لێ بکەین هەرچ کەسێکیش کاری خراپەی کرد با لە حیزبەکەی خۆشمان بێ با برای خۆشمان بێ کارێکی کرد باش نەبوو ئەبێ ڕاستیکەینەوە لەبەرەوە ئێمە مع الأسف ئێستاکێ بە جۆرێکی وایە خەڵک یعنی بە دەروێشانە شوێنی حیزبێک کەوتووە یا شوێنی خەڵکێک کەوتووە نایزانێ مۆزوعەکە چیە لە خۆی دیفاعەکە طبعا ئەمە وای کردووە کە ئێمە پێویستمان بەوە هەیە ئەو خەڵکە بە ئیسلامی و غیرە ئیسلامیەوە وشیار بێت یعنی چاک بە چاک ببینێ و خراپی بە خراپە ببینێ مامۆستا بەڕێستان کوڕی کەسایەتیشی دیاری هەرێمی کوردستان خۆشت سەرکردەیەکی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان بوویت ئێستا پەیوەندیت لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی لەس ئاستێکە زۆر باشە ئێمە هەموو ئەو برا و خوشکانەی کە لە بزوتنەوەی ئیسلامیان هەموو خوشک و برامانن من سەردانی هەموو مەڵبەندەکانم کردووە ئێمە حەزەکەین بزوتنەوەی ئیسلامی بگەڕێتەوە ئەو دۆخەی کە وەکو جاران چۆن بوو یعنی ئەو سیاسەتە ڕازگۆیانە بکە لە هەم لەگەڵ میلەتی خۆی و بە هیچ شێوەیەک نەبێ بە تابع و مەتبوع هیچ لایەک و بزوتنەوەی ئیسلامی پێگەی حەقیقی خۆی بپارێزێ و چۆن لەوە پێشتر لەگەڵ معاناتی خەڵکا بووە و لە دەرەوە و لە ناوەوە ینی دیفاعی کردووە لەو میلەتە بگەڕێتەوە بۆ ئەو ینی حاڵەتە طەبیعی خۆی و ئێمە بەڕاستی لە لای داوە ئێستا لەو حاڵەتانە وەکو پێویست نییە ئێمە قاعدەی بزوتنەوەی ئیسلامی لە دەرەوە و لە ناوەوە کە ئەو گەنجانە هەر هەمووی گەنجێکی دڵگەرمی زۆر باش و چاکمان هەیە خەڵکێکی زۆر باش و چاکمان هەیە الحەمدوللا ئێمە معنی چۆنەڵێ طبقەی خواروی باشترە لە طبقەی مامناوەندی و سەروی پەیوەندی بە مەساڵحی شخصی و کەسی و حزبیەوە هەیە هەمووی تێکەڵ بووە ئێمە ئەمانەی ئەو شتانە نەمێنێ و بتوانین ئینشاءالله لە ئایندا
ینی زیاتر قیادەیەکی گەنجی باش بێتە پێشەوە کە لە ئاستی ئەمڕۆ و بەرپرسیارەتی ئەمڕوا بێت. مامۆستا ینی شتێک کە پەبلیک بوو گشتی بوو کرێ پرسیاری ڕۆژنامەوانی لەسەر بکرێ مەسەلەن زوتنەوەی ئیسلامی لە ماوەی ڕابردووە ئەوەی کە خراە ژێر ڕەخنەی خەڵک بەتایبەتیش لەو سنوورە لەو زۆنە باز لەوە کرا کە بزوتنەوەی ئیسلامی زیاتر لە پارتی دموکراتی کوردستان نزیکەوە بە جۆرێک کە تەنها وەکو فەرعیشی پارتی سەیرەکرا قسەی خەڵک قسەی من نەبێ مەسەلەن ئەمە لە چیەوە دروست بوو؟ ئەمە طبعا لە مەجموع یەکەم لەبەرەوەی کە ینی هەر لە دوور لە کۆنەوە ئەو مەشاکیلانەی کە لەوانەیە لەگەڵ هێزەکانی ترا هەبوو بێ لەگەڵ پارتیان نەبووە لە عینی کاتیشە بەداخەوە کارێکی وا کراوە ئەو ینی ئەو نزیک بوونەوە بزوتنەوەی ئیسلامی زەرێکی زۆری لێ کردووە تەبعاً لەبەرەوە تەماشاکەی پێگەی تەبیعی خۆی ئێمە بێ وەکو وتمان ئەگەر پارتی دیموکراتی کوردستان کاری چاکەی کرد ئێمە بڵین ئەمە باشە و چاکە و دەستان خۆش بێ بەڵام ئەبێ ئەگەر هەچ کارێکیشی کرد چەوت و ناڕێک ببڕین ئەم کارێشین چەوت و ناڕێکە ئەبێ بێتۆ سەر ڕێگە ڕاستەکە ئەبێ بزوتنەوەی ئیسلامی بگەڕێتەوە سەر ئەو دۆخەی خۆی لە عینی کاتیشە ئێمە بڕوامان وایە کە بزوتنەوەی ئیسلامی ئەبێ ڕەچاوی ناوچەی جوگرافیای خۆی بکات بزوتنەوەی ئیسلامی ئێمە وا بە پێویستە زانین بۆ نمونە ئێمە زۆری جەماوەرمان لە منتیقی گەرمیانە و لە منتیقی هەورەمانە و هەڵەبجەیە و ڕانی و قەڵاتزێە و ئێمە هەردوو لامان کاتی خۆشی بزوتنەوەی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی دوو هێزی زۆر یعنی کاریگەر بوون لە ساحەی کوردستانە و دژی ڕێمی بەعس و ئێمە چەند جار حتا هێزێکی گەورەمان بۆ یەکەم جار کە چوە قەراغ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بە یەکەوە ڕۆشنەوە ناوچانە و ینی علااقەتێکی زۆر باشمان هەبوو بەداخەوە ئێمە بێت دەرز وەرگین لەوەی دەستێک هەبوو کە ویستی بینی ئێمە و یەکێتی خراپ بکات ئێمە ئەم جیلەی کە هەیە بێت دەرز وەرگین لەو غەڵەتانەی کە پێشتر کراوە و هەوڵ بدەین بە هیچ شێوەیەک مەجال نەدرێ جارێکی چومەیە هەر شتێکە بووە بێ بزانی ئایا ئەم کارەکە کرا کێ مستەفید بوو لێ معناوایە دەستێک بوو کە ئەم هێزانها دەستێکی دوژمنکاران مستەفید بوو بڵێ مستەفید بوو لێ و ئیلا ئێمە خۆمان زەرمان لێ کرد هەردوو لا زەرمان لێ کرد بەڵام ئێمە زوا پێوی بە پێویستی زانین هەم بۆ وەزعی کوردستان هەم بۆ باڵانسی کوردستان وەزعی سیاسی ناوچەکەیش زۆر پێویستەکەوا بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ هەموو هێزەکانە تەبابی لەگەڵ هەموویە ئێمە حەزەکەی لەگەڵ پارتیشا تەبابین لەگەڵ سۆسیالیستا کە وەختی خۆشی علااقەتمان باش بۆ تەبابین لەگەڵ یەکێتی نیشتیمانیان زۆر پێویستەکەەوە بە هەموو شێوەیەک یعنی چۆنەڵێ هەماهەنگی بە هەموو شێوەیەک لە یەک تێگەشتن یعنی کارێکی وا بکەین ئینسانی عەقڵەوەی کە دەرس لە غەڵەتەکانی کۆن وەربگرێ و کارێکی وا بکە هەنگاو بنێ بەرەو ئایندەیەکی باشتر بەڕێزت وە خۆت مەسەلەن دەردکەم لە عایلەی ئەو عایلەی کە سەرپەرشتیاری بزوتنەوەی ئیسلامی کردو لە کۆن و ئێستا مەسەلەن لە دەرەوەی ئەوان بێ و کادرێکی بزوتنەوەی ئیسلامی چەند حەق ئەدەی بەو ڕەخنەیە من حەقی پێدەم بڵێ ئەوەی کە باس لەوەی کرد کە حەقیان پێدەم بڵێ لەبەرەوەی کە معنی زۆر جار لەوانەیەک و پێویست ڕەخنە لە حکومەت نەگیرابێ ڕەخنەت لەو هەموو زۆڵم و زۆرێکە هەیە نەگیرابێ یا ینی ئەوانە من حەقیان پێدەم لەبەرەوە ئەبێ ئێمە هەمیشە ئیعتراف بکەین بە وەگوێ بگرین لە ڕەخنەی خەڵکی ڕەخنە نەترسین لە ڕەخنەی بنیاننەر ئێمە بەهێزەکە ڕەخنەی بنیاننەر کارێکە ئێمە بە غەڵەتەکانی خۆمان بڕۆینەوە یعنی حتا من ئەو نصیحەتشمان بۆ هەموو لایەکەیە ئەنی بۆ نمونە ئەندام پەرلەما هەچ کەسێک هەیە ئەنی ڕەخنەی گر لە حکومەت نابێ حکومەت بترسێ ئەنی بۆ نمونە ئێستاکێ لە هەموو ناوچەکانی ترە بۆ ئەبێ یعنی خەڵک لەسەر ڕەخنە بگیرێ لە دەڤەری بڕین بادینانە تا دێتە خوارەوە یا بۆ ئەملا بۆ ئەولا ئەنی بۆ بێ مەلا بگیرێ لەسەرەوەی کە ڕەخنە ئەگرێ لە عینی کاتە من هەر لە ڕێی جەنابیشتانەوە مامۆستایانی ئاینیش من پامێکم هەیە بۆیان مامۆستایانی ئاینێ بێ بە دەوری خۆیان هەڵسن بەڕاستی لەبەرەوە واجبێکی شەرعی و ئاینی و نەتەوەی و هەمووی دەسەرشانیانە ئەبێ هەڵسن بەو واجبە شەرعی خۆیان نەک ینی ئەبێ وشارکردنەوەی خەڵک لە هەرچ کارێکە هەیە ئەبێ ئەو دەورە قیادی و ڕیادی خۆیان ببین بەڵێ مامۆستا بەڕێزت وەکو سەرکردێک وەک کەسێتێکی سیاسی ئیسلامی پەیوەندیت لەگەڵ هاوسەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە بۆ خۆت نەکوەکو هێزە سیاسەکەت ئێمە لە کۆنا هەر لەگەڵ ڕێز مامجەلالی شایمە وەختی خۆی کە ڕۆشتین بۆ ئەمریکا ساڵینەوە حوت وەزیری خارجی ئەمریکیمان بینی توانم بڵێم بەڕێز مامجەلال یعنی زۆر
وەکو نازانم بڵێم وەک چی ڕێزی لێمە من هەرگیز لە بیرم ناچێت ئەنی حتا ئێمە لە تەنیشم من بە تەنها بووم خۆی هات ئەو نابێ بە تەنها بێ بێت ئەموو مامجە لە تۆ خەڵک زۆر دێتە لات و میوانە ئەو ئەوشتانە نییە وەکو کوڕەکانی خۆم وای دەبێ هەر لێرە بی کەسایەتی ئەو بەڕاستی کەسایەتێکی ینی بەهێز بوو کارێکی وای کردبوو کە لەگەڵ ئەوە شاکە هەر ئەیتوانی ئەو خەڵکە بە هەموو ئێکۆ بکاتەوە بەڕاستی ئێستاکێش ئێمە لەگەڵ ئەو برایانە تەبعاً هەمویان علاقەتێکی ئەومان نییە بڵێ بەڵام ئێمە حەزەکەین وا پێویستیشە کە علاقەتێکی باشمان هەبێ لەگەڵیانە و ئێمە هەر هەمویان ڕێزێکی تایبەتیمان هەیە لایەن و یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە ئەوانی هەڵبژاردووە ئێمە زۆر ڕێزمان هەیە بۆیان و زۆر حەزەکەین لە کارەکانیان ناسەرکەوتوو بن و ئەوەشی بە ئێمە بکرێ بۆ سەرخستنی ئەم کوردستان بە دەرەجەی یەکەم و ئەم کۆنگرە تازەیە لە دیدی بەڕێستان وەکوی کە لە دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبێکی سیاسی تریت چۆن هەڵێ سەنجێریت مەسەلا یەکێتی بەم کۆنگرە بە نظری ئێمە ینی ئەتوانم بڵێم زیندووکردنەوەیەکی زۆر باش بوو بۆ یەکێتی نیشتیمانی و ئەو گەنجانە هاتوونەتە پێشەوە لە دوای کۆنگرەوە تا ئێستاکێ ڕۆڵێکی زۆر باشیان هەبووە و ینی ئەتوانی بڵێ یەکێتی بوا پیشاندراکەوە زیاتر زیندوو بوونەوە و تازەگەری و ئەمانەی بەخۆیەوە بینی و تااقاتێکی باش و چاکیان پێەیە و نیشاتاتیشیان زیاتر بووە و ئێمە دەستخۆشیان لەکەین و بتوانن زیاتر سەرکەوتوو بن و گۆڕانکاریان کردووە و گۆڕانکاریش شتێکی ئیجابی و باشە و من لێرەشۆ ئەڵێم یعنی وەکو نەسیحەتێک وەکو برایەک وەکو هەرچێک ناوی ئەنەیت ئەم حاڵێک کە لە کوردستانە هەیە ئێستاکێکە شەریکن لەم حکوومەتێکە هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ گۆڕان ئەتوانن دەورێکی زۆر ئیجابی ببینن پێکەوە ئەگەر ناتوانن چاکسازی بکەن یا ئەو بەرنامەی کە هەیەە چاکسازی بکرێت من وام پێ باشە ئینسیحاب بکەن لەو حکوومەتێکە هەیە ئەو حکوومەتێش بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان و بەبێ گۆڕان بەبێ هێزەکانی تر مستحیل لە بتوانێت لە کوردستانە حکوم بکە لەبەرەوە ئەو کاتە ئێمە بەرەنگێر ئەوە بووینەوە بێ انتخاباتێکی تازە بکرێت و حکوومەتێکی تازە تشکیل بکرێت ئەو کاتە بەشکۆ میلەتەکە بتوانێت هەنگاوێکی باشتر بێت ئەمە هەنگاوێکە بۆ خزمەت یاریمی کوردستان و بەڵێ مامۆستا کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەناوی بزوتنەوەی ئیسلامیەوە هات و 2000 ستا حزبێکی دیاری سەرساحی سیاسی یاریمی کوردستان لەم ماوەی کۆنگریان کرد و ناوەکەیان لە کۆمەڵی ئیسلامی گۆڕی بۆ کۆمەڵی دادگەری بۆ چوونی بەڕێستان لەسەر ئەو پرسەچی بوو ئەوان ئازادن تەبعاً هەرچ کارێکیان کە کردویانە و هەر کارێکەکەن کاری باشیان کرد وەکو حیزبەکانی تر ئێمە دەستخۆشیان لێکەین و دوعای خێریان بۆکەین بەڵام من بەش بە حاڵی خۆمان فەخر و شانازیەکەین کەوە مسلمانین فەخر و شانازیژەکەین کەوا بنیادنەری حیزبێکی ئیسلامین و فەخر و شانازیەکەین بە ناوەکەی خۆمانەوە و ئێمە ئامادەنین لەژێر هیچ زەختێکە و لەژێر هیچ وڵاتێکە و لەژێر هیچ فشارێکە کێ پێی خۆشە کێ پێی ناخۆشە ئێمە ئیفتیخارەکەین بە ئەو نازناوی کە هەمانە ئەوش کە بزوتنەوەی ئیسلامیە لە کوردستانی عێراق کە ئێمە خەباتمان کردووە لە پێناوی میلەتەکەمانە و شەهیدمان داوە و ئەلحەمدوللە لەسەر ئەو ڕێبازە وەلەو بەر زۆر ناڕەحەتیان ڕۆشتوین و باجی زۆرمان داوە لەسەر ئەو بۆچوونانەی کە هەمان بووە لە پێشووتر تا ئێستا بەڵام ئێمە فەخر و شانازیەکەین و حەزیشەکەین بزوتنەوەی ئیسلامی ئێمە هەمیشە بە ڕۆحیەتێک تەماشاکەین هەر لە برایانی سەلەفی هەتا گاتە برایانی سەلەفی هەموو بە برای خۆمان ێزانین و ئێمە دیفاع لە هەر هەمووشانەکەین و ئەوان ڕقیشان لە ئێمە بێ ئێمە هەر بە برای خۆمانی نەزانین زۆر باشە بیرتانەوە کردوتەوە مەسەلەن حرەکەیەک لە ناوزوتنەوەی ئیسلامیا دروستکەن ئەو کۆمەڵی گەنجانەی لەگەڵتانە لە کۆنگرێکە بتوانن ئەبدەیتێ بکەن و ئەو نەزەرەی کە هاتانە بەڵێ ئێمە بۆ ئەوە خەریکین و هەموو گەنجەکانی بزوتنەوەی ئیسلامی و زۆربەی حتا و خیادانشکە هەیە هەمووی تینووی ئەوەیەکەوە بزوتنەوەی ئیسلامی گەنج بێتەوە بزوتنەوەی ئیسلامی بە ڕۆحێتێکی تازە بێتە پێشەوە و بتوانێت کاریگەریەکی باشی هەبێت لەسەر ساحی کوردستان و لە دەرەوە لە ناو بەڵێ ئەکرێ بڵم دوا سەرنجی بەڕێز مامۆستا حسان لەو بەرنامەیە چییە؟ وای سەرکەوتنتان بۆ خوازین ئێمە ئینشاءڵڵا سەرکەوتوو بن لە کارەکانتانەوە دوعای خێرتان بۆکەین بۆ هەموو جەنابتان و هەموو ئەو برایانەی کە لە پشتی کامێرەوەن و لەگەڵ جەنابتانمان بوون لەگەڵمانە سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحسان شێخ عەلی عەبدولعەزیز سەرکردەی بزوتنەوەی ئیسلامی سپاس بۆ دیدارە ڕێز و احتراممان زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک
خواتان لەگەڵ.